بابرن كان دەتو یەک دقە ئاسیا ئاخر وەڵی خوا حافیزتا بێ شتێکت بە سولوکەت سرم لێ تێکمەیە یعنی تۆ تاپۆ نەبێ سو ناکەی نایکەم کاکە بۆ مۆزوعی تاپۆکە قیربسیار رازیم کەمەرم شلە بۆ ژن هێنان چی بکەم بابێنە سەر شار عەسەل ئەمەیان مهمە ئەمە قسەیە شار عەسەل ئەمبەی بۆ تورکیا ئەخدە بۆ تورکیا دکتۆری گیان بۆ تورکیا شوێنی خۆشتر هەیە مەسەلەن ئەستەمبوڵ ئەستەمبوڵ لەکوێیە لە تورکیایە والحاصل ئەوە مهمە ئەستەمبوڵەکە خۆشە تەواو ئەبێ قسەی پیاو بێ سێریکە هەڵ لە ئێستا و سامم هەیە ئەی دکتۆر بابێنە سەر ئاڵتون رحمەتی لێبێ ئینجا بزانین بۆ ئاڵتون چیمان پێەکەی ئاڵتونەکە ئەتیادی هەروەکو خەڵک چۆن مارەوەکو شەرعی ئیسلام چۆن ئەڕوات هەر ئەوەنە ئەو خەڵکە ئەو خەڵکە چۆن ئاخر نۆزدە نۆزدە ئیسپانەیە نا شریعەت دەڵێن نۆزدە مسقاڵەکە بەڵێ بەسەر چاو هەر تۆ نۆزدە بەسەر هەردوو چاوم زۆر باشە ئەین تەواویتە پێکاتن ئەی چۆن دە پێشەوەی هەلەکە بکێشم ئێوارەژی بۆ ماڵی خۆمان بۆ خانووکی کاکم باشە زۆر باشە یەخوا بیرۆستان بێ خوای گیان دەبا ئێمە بڕین کاکە نانێکیشە خۆیم بەیەکەوە ئێوارە باش نییە ماسی هێنی بۆ کڕم تونەی سەلەمون باشە کاکە گیان تۆ هەستە با بڕۆین دەباشێت من زۆر زۆر خۆشحاڵم دەکەواتە کاکە گیان بەهەست بڕۆین زۆر زۆر خۆشحاڵ بەخێر بێن سەر چاو فاقەڵ چاو خۆش بێ یاخوا زۆر بەس خۆڕ بە سرم سنتەری تێک چۆ ئێستا کاکەی وە ساعتێکە منتان دانیشانوە لێرە ئیشی چیتان بە منە پێم بڵێن خاڵە بەکەجان تێوگەێنین بۆچی هاتوین بەڵێ ئەرێ پێشەوە تێوگەێنە پرسیاری ئەو ماسیتیە ئەو تۆ تەواوی هەتی بۆ ئاوی تیا تا ماسیتیاوێ باش خاڵە بەکەجان تۆ ناتێ لە کێشەکانی ماڵی عوسمان ڕزگارێت بێ ئێبا تۆ ناتەوێت لە کێشەکانی ئاسیا بۆ عوسمان نەزاتت بێ ئێبا کاکەجان تۆ ناتەوێت لە مناڵەکانی عوسمان بە تایبەتی لە بلێ عاقڵ و ژیر ڕزگارێ بێ ئێبا ئەرێ خاڵە بەکرە و ماسیتیە بوو ئەو تۆ تەواوی هەتی ئەمە چەند جار بڕی منەڵێم ئاوی تیانە ماسی چی ئێدە باشە ئەڵێم ژن بێنە ژن بۆ ئەوەمە خۆشیم لە ژن دیوە تا بچم ژن بێنم تۆ بەجارێکە ژن بێنم کورە با بەخۆم و ئافرەتی وەکو یەک نییە ئێ ڕاستەکە بە قوربان کاکە بەکری برام چەند جار پێم وتی هەر ئەو ڕۆژ پێم وتی ئاسیا مهێنە ئەوە تۆ چەند ساڵە دەربەدەری بەدەست ئاسیاوە ئەمەوێ ژنێکی ڕێک و پێک بێنی بە قسەی ئەوانە بکە ئەزانین چێ خاڵە بکەن ئەرێ و ماسیتیا بوو ئەوە تۆ تەواوی هەتی ها پێم نەوتی ماسیتیانە ئاویشی تیانە باشە ئەزانین چێ خاڵە بکەن خۆت دەزانی بۆ قورعانە و پورە ئاسیا هەچی کێشەکانی ئەو ماڵێ و خەتای پورە ئاسیا لە بەرۆ ژنێ بێن و بات لە ڕزگاری بێ ئێمەش نەزاتمانە بێ ئەخ باشە ژن چیە بێنم خونچە بێنە خونچە کاگە خونچە فڵچە چییە کورە فڵچە ناڵێم خونچاڵێم خونچە چییە ناناسی خاڵە بکرد ناوەڵە ئاگەلێک باڵاوی پێوەیە جسمێکی ڕێگەڵی ماسیە جاک بەلال و لەنجە ئەڕوات جوان ئەتەشێت مساقف جا تۆی ناسی من نەوەڵە ئەچۆ لە خۆ قسە نشم ئەی تۆی ناسی کورە خونچەی خوشی مام شێرزاد بێ قەزابی ئاها مام شێرزاد هەر ئەمڕۆچی داوایەکەی بڕنینەوە دەکەواتە هەستی دەست پێ بکە هەلا وای باکر شیلە و شاکیرە باکر فەردە شاکیرە هەلا ئەڵێم خاڵە بکرد بەڵێ ماستیە بەڵێ پڕێ لە ماسی ئەبێ ئەکەم بگرن بەگە بابە شۆ بگەشتێنە وامە گادەرەکە خاڵە بکرد ئەخی کەوت داوەشێت باشە